خۆت گوتت کوڕی داما و یان گەنج لەو مابەینە زەرێکی زۆر دەکات بۆی کە زێر بەردەوام بەرز دەبێتەوە دانابەزێت ینی چەند ماوەیەکە ینی بەردەوام ڕاستەخۆ لە سەر زێر دەکەم ڕۆژ بە ڕۆژ ینی نرخەکەی بەرزتر دەبێتەوە بەراورد بە ماوەیەک پەر لە ئێستا بەوەر مسقال زێڕێکی عار 21 چونکە عار 21 لە بازاڕەکانی هەولێر و هەرێمی کوردستان ستانداردە خەڵک ئەو جۆرە زێرە دەکڕێ خۆ دەفرۆشێ نرخی هەر مسقال زێرش عار 21 25 هزاری هاتوۆتە سەرواتە ئێستا یەک مسقال زێر عار 21 لە بازاڕی زێڕنگرانی شاری هەولێر هەرێمی کوردستان بە 680 هزار دینارە لە کاتێکدا لە ماوەیەک لەمە پێش بە 650 بۆ 52 هزار دینار بوو ینی زیاتر لە 25 هزار هاتۆتە سەر لە لای کاکفایق زێڕنگر یەک لە زێڕنگر بنەوەکانی شاری هەولێر بزانین هۆکارەکان چیە بۆچی بەردەوام زێر بەردەوام لە بەرزبوونەوەی و دانابەزێت ئەو هۆکاران چین پاڵنەرەکانی پشتی چین بڵێ سوپاس بۆ ئەو دەرفەتە هۆکارەکان زۆرن بەس بۆ ئەم دوو ئەفتەی ڕابردوو چەند هۆکارێک هەبوو ئەوە بوو یەک لەوانە ڕێژەی هەڵوەسان لە ئەمریکا لەگەر ڕێژەی بێکاری ئەوە وای کرد کە مەسەلەن بەردەوام بیتن لە بەرز بنەوەدا ئەو دوو ئەفتەی ئەو جم و زۆڵە سیاسی جیهانگیریە ئەوەش فاکتەرێک بوو لە بەرزبوونەوەی زیاتری ئەم کانزایە ئەوەی هێستاکە کە لە جیهان ڕوودەداتن زۆر باشە بڵێ گوتم 25 هزار بەرز بووتەوە تاوە پێم بیان زیاتریش بەرز بوویتەوە ئێستا بەڵێ تقریبان سێ هەفتە پێش ئێستاکە بە 648 هزار بوو ئێستاکە بە 680 هزارە بڵێ 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 ئەو بەرزیە بەردەوامیش دەبیتن ئەگەر ئەمڕۆکە داتایەکێ لە ئەمریکای کاژمێر سێونی و ئەوش کاریگەری دەبیتن لەگەڵ لە ئەفتەی دابێتن ڕۆژی چوارشەمە ئەم سێ دەوڵەتە زلهێزە کۆبنەوەیەکی گرنگیان دەبیتن ئەویش سین و رووسیا و کۆریای باکوورە لەسەر جم و جۆڵە سیاسیەکان لەگەر ئەوەشدا ئەم شەڕی رووسیا و ئۆکرانیا هەر بەردەوامە باسی شەڕ نەکەین باسی ئەو زیێڕە بکەین ینی کوڕی داما و گەنجی داما و بەردەوام بەرز بێتەوە قسەش کرد تۆزە بۆمان ناخۆش بوو ینی چاوەڕ دەکرێت زیاتر بەرز بێتەوە چۆنە چۆنی لەخوێنیتەوە بڵێ ڕاستە قسەکە ناخۆشە بەزەوە لە دەستەمە نییە زۆر جار لێرە و لەوێ گەنج دەپرسیتن دەڵێ ئەوە ئێوەنە زێرتان گران کردیە لۆ ئەوەی کوڕ و کەس نستە ناپڕۆسی هاوسەرگیری کەچی هیچ لە دەستێمە نییە تەنها ئەمە بەرچاوڕوونیەکی دەدەینە خەڵکی دەڵێنە خەڵکی ئایا زێر دەگاتەوە ئاستێن یان ناگاتی وەیە لێرکوانەدا جیهانگیریە بە تایبەتی ئەمریکا و سین کاریگەریان دەبیتە سەر ئەم کانزای هەم کانزایەکە گەنج زەرە دەکا کوڕ بە تایبەت باسی کوڕی بکەن دەرێشتەکەت هەیە ڕاستە گەنج لێرکوانەدا قیچەک سەغڵەت دەبیتن بەم گرانبوونیە ئیشاڵە ئەو لیرێم لە دەستا ئێستا ڕغبەتە چ پێمابی زۆر لەسەر لیرە هەیە ئەمە چۆنە و لیرەیە دەتوانین بەڵێ دەتوانین باسی ئەم لیرەیە بکەین نەک باسی وەش بکەین باسی ئەوەش بکەین ئەم ئەوە ئۆنسی جیهانیە ئەم پێوەرەکمانی ئێستا ئۆنس ئەوە یەک ئۆنسە دەرێتن ئێستا 3411 دلارە ئەوە ئۆنسەکەیە ئەمە ساڵک و 4 مانگ پێشوێستاکە ئەمە بە 2300 دلاری بوو ئێستاکە بە چەندیە بە 3530 دلاریە کەواتە چەندی هاتە سەرێ تقریبان 1100 دلاری هاتە سەرێ بۆ هەر ئۆنسەیەکی هێستا چێنە ئەو کەسانی کە مەسەنن خواستیان لەسەر دیگرێ و لەسەر سەبایك و لەسەر قاڵبی ئەو کەسانە کە بازرگانن کە سەرمایهدارن دێن وە بەرهێنان دەکەن لە زێر لە لیرە لە قالب دەکڕن بەڵێ کردن و فرۆشتنی لەسەر دەکەن بۆ سوود و قازانجی خۆیان تازە حساباتێکمان کرد پێشەوەی داخلی ڕاستە خۆی مسقال زێر پێمابی 20 مسقال دەکاتە دەفتەرێک ئێستاکە جاران چەند بوو جاران لێرکانە 20 مسقالمان دەدا خەڵکی 50 وەرەقە تاوەکو 55 وەرەقە بوو
کەواتە نیوام نیو فەرقی کردووە دەستخۆش لە خزمەتەوە. سپاسان دەکەم کۆسەر سانە دەگەڕێمەوە ئەو زانێرەکان بوو لەسەر گرانبوونی نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان.